بابەتێکی ئەدەبی لەگەڵ ئێوەیە بەشەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سۆی فاروق شارەزای ئەدەبی کوردی لە ژێر ناونیشانی غەزەل لە شیعری ئەمڕۆی هەورامیدا. تەورەیە بۆ هەورامیەکان بەجێ مامۆستا سۆی بەخێر بەشێکە لە ئەدەبیاتی کوردی. مامۆستا سۆی بەخێر بێ هەڵۆ خۆ ساحب ماڵیشی بەخێر بێت. غەزەل چییە مامۆستا سۆی؟ لە ڕاستیە سواز بۆ گرنگیدان بەم بابەتە و بە کۆی گشتی بە پرۆسە غەزەڵ باسوخواسێکی زۆری لەبارەو کراوە گرنگێکی زۆر ئەو تۆی هەیە لە ناو ئەدەبیاتە بەگشتی و لە ناو ئەدەبیاتی ڕۆژئاواشە و بەدابێتتر لە ناو ئەدەبیاتی ڕۆژهەڵاتدا و ئەگەر زۆر ورد و تایبەتی کەمەوە لە ناو ئەدەبیاتی کوردیشە. غەزەڵ لە ڕووی ناوەڕۆکەوە بە جۆرێک لە شعری عاشقانە ئەوترێ کە سەردەمانێک گوترا و ئێسش ئەوترێتەوە بەو مەرجەی کە فۆڕمێکی تایبەت و جیاوازی هەبێت جیای بکاتەوە لە قەسیدە و لە جۆرە شعرەکانی تر. فۆڕمی غەزەڵ دەبێ بەم شێوەیە بێت. بەیتی یەکەمی شعرەکە باشە بەیتی یەکەمی کە سەرواکەی با بڵێن دێڕی یەکەم و دێڕی دومی هاو سەروایە لەگەڵ نیوە دێڕی دومی بەیتەکانی ترە هاو سەروانە. یعنی با بڵێن بەیتی یەکەمی شعرەکە سەروایەکی هەیە لەگەڵ بەیتەکانی تریا دێڕی دومی بەیتەکانی تریا هاو سەروایە بێت. لە ڕووی ناوەڕۆک و بەگشتی ناوەڕۆکێکی عاشقانەی هەیە عاشق بە هەموو جۆرەکانیەوە جۆرێک لە ڕەهەندی ویژدانی و سۆزگەرا و عاتفی ئەوانەی هەیە لە ڕووی فۆرمەکەشەوە پێم وتی فۆرمەکەی بۆ جۆرەیە لە ڕووی درێژی و کورتیەکەشەوە تقریبا بە جۆرێ لە جۆرەکان وایان داناوەکە لە نێوان 5 بۆ 14 بۆ 15 سەروتر و خواروتر ئەو نەدێڕ بێت. عزیز گەردی لە کتێبە بەناوانکەیە بە ناوی سەروا جیاوازیەکە لە نێوان قطعە و غەزەڵ و قەسیدەدا. باشە غەزەڵ لە ناوەندا دانێ قطعە پارچەیەکی بچووکە لە غەزەڵ با بڵێن پارچەکانی ژمارە دێڕەکانی کەمترێ ئەکرێت لە یەکەوە دەست پێ بکات تا 5 تا 6. غەزەڵ دوای ئەوە دەست پێکات تا 14 و تا 15 و سەروتر و خواروتری ژەوە. قەسیدە لەو درێژترە کاتە جیاوازی سەرەکی لە نێوان غەزەڵ و قەسیدەیە لە ڕووی ناوەڕۆکەوە لەگەڵ لە ڕووی ژمارەی دێڕەکانەوە واتە لە ڕووی حەجمەوە لە ڕووی قەبارە با بڵێن لە ڕووی درێژیەوە. کاتە مامۆستا سوهەیب غەزەل نووسکەیە غەزەل نووس شاعیرەکە ینی دانەری غەزەڵەکەیە ئەو کەسەیە لە ڕووی باگراوندی ناوەکیەوە توانایەکی هەست و سۆزی عاتیفانەی دەرونی بە چەمکە کۆنەکە با بڵێن ویژدانی لیریکی هەیە توانێت هەموو ئەو چێتیانەی کە لە ناو ناخیا هەیە لە ڕێگەی چۆنیەتیەکەوە کە وتمان کێش و سەروایە لە قاڵبێکی زۆر تایبەتی و پوختە دائڕێژێ. یعنی غەزەڵ نووس شاعیرەکەیە و بە جۆرێ لە جۆرەکان ئەتوانین بڵین یەک لە خاوەن هەستترین خاوەن ویژدانترین خاوەن سۆزاویترین یان خاوەن باگراوندێکی لیریکیە کە ئەتوانێت هەست و سۆزەکانی لە چوارچێوەی شعرێکا دەربڕێ کە پێوترێ غەزەڵ. هەرچەند جاران بە چەمکە گشتیەکە باس لە عاشق بوواتەکە نود غەزەڵیات گفتوگۆی عاشقانی نێوان عاشق و معشوق بوو. بەڵام لە ئێستاە ئەو تەسەورە گۆڕاوە ئەکرێ بابەتی نیشتیمان نەکرێ بابەتی کۆمەڵایەتی و ئەکرێ هەندێک جار بابەتی ئاینی بکرێ وەکو لای هەندێک لە شاعرانی ئەوسا هەیە کاتە توانین بڵین ڕاستە بە فۆرمە گشتیەکە ناوەڕۆکەکە عاشقا بەڵام جارجارش لە ئەدا و سەرکێشەی بۆ بابەتی عیرفان و زۆر بابەتی چریش بە چەمکە گشتیەکە عاشقا بە مانای مەجازی و حەقیقەکەشی. مامۆستا سوێب لە هەورامان غەزەلمان هەیە یان با بڵێن تایبەتمەندیەکانی غەزەلی هەورامی لە شعری ئەمڕۆیە چین؟ لە ڕاستیە هەورامان و شیعر بە جۆرە لە جۆرەکان بە چەمکە کۆنەکە دوانەیەکی تەواو لە یەکچوون و دەست لە ملانن و طبعا هەورامیەکە وەکو کەسێتی هەمیشە طبعێکی شاعرانەیە بە جۆرە لە جۆرەکان بە فۆرمە گشتێکەیە. ئەمە وای کردووە هەموو جۆرە با بڵێن هەموو ژانرەکانی ئەدەب بە کەم و زۆری بەسەر و خواری و لە ناو ژانری شعریشدا هەموو بەشەکانی تری ئەدەب دەرکەوتی جیاوازیان هەبێت لە سەردەمی جیاواز و لە شوێنی جیاواز و لە پانتایی جیاوازی هەورامانە. بەگشتی ئەوەی کە دەرێکەوێ ئێمە بە عامەتەن بینیومانە جۆرێک لە شعر لە هەورامان داوی پانتایە زۆرەکەی دیاری کردووە لای مەولەوی لای جیهانارا لای بێسارانی لای سەیدی هەتا لای شاعرانی دواتریش هەتا لای شاعرانی میلیش ئەو جۆرە لە شعرە کە بکێشی بڕگەی نووسراوە. باشم جان لە ناو غەزەڵ منەمەوێت شتێک ڕاستکەمەوە مەرج نییە ینی غەزەڵ ئێمە تەنها بەو چاوە بیبین کە وا هەستەکەین غەزەڵ تەنها بە کێشی عروزی عەرەبیە نووسرێ لە کاتێکە ئەمە توانین غەزەڵیشمان هەبێ بە کێشی دەبڕگەیوەتە بە کێشی پەنجە نووسرابێ بەو شەرتەی بکەوێتە بەر پێناسەکەی کە لە پێشووتراوتم سەرواکانی بەیتی یەکەمی لەگەڵ نیوە دێڕی دووەمی بەیتەکانی ترا هاوسەروابێ. ینی کەواتە ئێمە تەنها
جۆرێک لە غەزەڵمانە بە عروز نووسراوێ غەزەڵیشمانەیە بە کێشی پەنجەم وا باو بۆیان تەسەورە گشتێکە وا باوەیانی وا هەستەکرێ ئێمە لە سەردەمی ئەوسایە تەنها سەیدیمان هەیە بە کێشی عروزی عەرەبی جۆرێک لە غەزەڵی هۆنی بێتەوە لە کاتێکا کۆمەڵێک خەڵکی ترمان هەن بۆ نمونە من ناوی هەندێکم لایە ئەم تەسەورانم لە هەندێک سەرچاو و کتێبا کۆ کردوێتەوە یەکێک لەو کتێبانەی مامۆسایانی ڕۆژهەڵات و نووسەرانی ڕۆژهەڵاتە ئەتوانین سەرتاکەی بگەڕێنەوە بۆ شێخ شەهابەدینی کاکۆ زەکەریایی تەسەورەکەم هاوسەردەمی سەیدیان پێش سەیدیان لەو دەوروبەرا بوو بێ یەکێک لەوانە شێخ شەهابەدینی کاکۆ زەکەریایە کە خاوەنی هەندێک غەزەڵی زۆر باشە لە ڕووی فۆرمەوە توانین بە غەزەڵی بە سەرتاکانی غەزەڵی هەورامی ناوی بنین لە ڕووی قاڵبەوە قاڵبەکەی عروزیە لە ڕووی دلێنەکەەوە یان با بڵێن لە ڕووی ناوەڕۆکەوە هەرچەند ناوەڕۆکەی هەندێک لای داوەباز لە با بڵێن وەسفی پێغەمبەر و عیرفانێت و ئەوانەکە یەکێکی تر لەو شاعرانە شاعرێکە بە ناوی مەیلی تقریبا سیدانە غەزەڵێکی لێ بەجێ ماوە بەڵام هەرچەند کۆ نەکراوەتەوە لە شەوی دەستنووسوانیان دوای ئەوەی مەسێنە سەر سەیدی ترخۆوە دیارە غەزەڵەکانی چاپکراون و کتێبەکەی چاستراوە سەیدی سەر بە هەردوو بارەکەیە واتە بە کێشی پەنجە غەزەڵی هۆنیوەتەوە و هەروەها بەو کێشی عروزی عەرەبیش شعری هۆنیوەتەوە غەزەڵی هۆنیوەتەوە چوارەم کەسێک کە ئێمە لە ناو غەزەڵ ئەتوانین ئاماژەی پێبێن سەید عەبدوڵڵای کلجینیە کە چواردانە غەزەڵی لێ بەجێماوە ئەویش لە ڕێی نوسخە خەتیەکانەوە بۆ ئێمە بەجێماوە ئەمانە ئەتوانین بە سەرەتاکانی غەزەڵی هەورامی ناویان بنین هەرچەندە وتم لای بێسارانی و مەولەوی ئەوانەش غەزەڵمانەیە بەو مەرجەی لە ڕووی فۆرمەوە سەر بۆ فۆرمە بێ کە باسم کرد واتە ئەگەر چی کێشی پەنجەشە بەڵام ئێمە ئەتوانین لە ناو غەزەڵاوەکو ناوەڕۆک دیاری بکەین ئەو ناوەڕۆکە ویژدانیە هەست و سۆزاوی هەیە کە لە ناو غەزەڵا بەگشتی جێکراوەتەوە ماوەساسێ بمڕۆ هیچ شعرێکمان بۆ ناخوێنیتەوە شتێکی وام لەبەر نییە بەڵام ئەتوانم ئاماژە بە هەندێک بم لە ناو غەزەڵ نووسانی تازەی هەورامانە غەزەڵ گۆڕانکاریی باشی بەسەر هاتووە و ئێستا پانتاییەکە مەساحەیەکی زۆری دیاری کردووە اینجا هەر یەک لەوانەیە کە هەند تام و بۆیەکی تایبەتی خۆیانیان هەیە ئەمێ ئاماژە بە غەزەڵێکی با بڵێن چوار قۆڵی چوار لە شاعیرە باشەکانی هەورامان بکەم کە کراویشە بە گۆرانی لەلایەن جەماڵی قادرپور و مامۆستا عەبدوڵڵای حەبیبی و مامۆستا سعدی غەریبی و هەروەها یەک لەو دۆستە خۆشانە بە ناوی سەروە شەغێڵە جەشەراب و چەمەکاوت و مەسەنابوو سەقڵ مەلە تخوا مەلە دەیبێکە سەنابوو سەقڵ جگەرەوەم دەفەنە باخەمەکە دەیمێ هەوا ئەگەر مەیل منن قەقنە سەنابوو سەقڵ بە جۆرە لە جۆرەکان ئەم جۆرە لە سەبکی تازە ئەم جۆرە لە غەزەلی تازە هاتوۆتە ناوەیان ئەکری ئاماژە بە یەک لە جوانترین غەزەڵەکانی مامۆستا سعدی غەریبی بکەم لێرەوە دابزیێرە وەروبەرەی من عارزوو چناریمە ژەرەش ئاسا ڕەوتێکەرە چن تاسە و لەنجولاریمە ئابە هەشت و سەر و سیمای جاروبارێمە شارەوە دەک چارشێوەکە وا بەڕۆژەوە سولا لە زاریمە هەرچی میە و پیا زولفا پۆشاواردن سەر و کۆڵما باخ و بەیەکاش بەدڵما بەڵام هەر خەوف و ماریمە ئەخوا دەست خۆش بێ وەڵا مامۆستا یعنی لە دوای ئەوەی کە زیاتر لە نێو ئەدەبیاتی کوردی خەڵک بەگشتی مەسەلەن سەیدی و پێساران شێخ شەهاب بین سەید شەهاب شێخ شەهابەدینی کاکۆ زەکەریایی لە سەدەی 16 حەڤەیە ینی کۆتایی 16 سەدەی حەڤە ینی کۆن لە هاوسەردەمی پێسارانی هین سەیدی مەولەوی و دواتر جیهانارا تۆزێک توانم بڵێم ماتیەک لە نێو ئەدەبیاتی هەورامی ئەبینرا بێدەنگیەک باڵی کێشا بوو بەسەر ئەدەبیاتی هەورامی و شعری هەورامیە بەڵام خۆشبەختانە لەم چەند ساڵانەی ڕابردووە ماوە شعرێکی خۆشی تەڕ کە ئەکرێت بە گۆرانیش لە ڕۆژەڵاتەوە خۆیەکا بە باشوورە لەسەر چیاکانی هەورامانەوە یێتەوە ئەمدی و نوێ بوونەوەیەکی زۆر جوان هەیە یانێ گەر بڵین غەزەل نووسەکانی ئەمڕۆی هەورامان یاخود هەورامی کێن یانە زۆر بەرهەمی جوانە بینم کە ئەکرێن بە گۆرانیش بە وەزن و قافی و ئاوازێکی زۆر خۆشەوە زۆر تەنانەت ئەوانشی لی تێناگەن لەبەر ئاوازە خۆشەکەی گوێی بوەگرن ئەگەر غەزەل و گۆرانی یان غەزەل نووسانی هەورامی کە ئەمڕۆ ئەم دیێڕە جوانانەمان بۆنێن تۆزێکی تر دەستخۆش سەرنجێکی زۆر بەجێ لە ڕاستیان هاتنی غەزەڵی نوێ بۆ
بۆ ناو ساحەکە بۆ ناو مەیدانەکە هەر تەنها تازەکردنەوەی ناو غەزەل نیە بە جۆرە جۆرەکان توانین بڵێن تازەکردنەوەی گۆرانی هەورامیشە هەرچەند لە سەردەمی با بڵێن سەیدیش ئەمر ئەو جۆرە لە تازەکردنەوە ئەبینین ئەو دەمەی کە سەباح هەورامی کۆچ کردو لەگەڵ مامۆستا حانوانی خۆشتی ئەو کاتەی کە ڕیۆن داخە و باڵاوتۆنە هەزارێ دەردەدارێن ئەگەر کوشتەوە ئادیاتەنێت تۆ دیدڵژاد و گەرێنێ کە ئەمە ئەڵێن تەکانێکی تازە ستایلێکی تازە ئێقاعێکی تازە فۆرمێکی تازە و ناوەڕۆکێکی تازە دەن بە گۆرانی هەورانی ئەتوانم بڵێم هێزی غەزەل و پەیوەندی گۆرانی هەورانی هەر لەو دۆخەوە دەست پێەکە ئەگەر نیەتم ئەوەی باز لەو جۆرە غەزەڵە بکەم کە بە کێشی عروض نووسراوە ئەمەوێت زۆر جار خۆم ببێرم لەوەی کە ناوی شاعران نەبەم چونکە نەوەگیێکێکم بیر بچێ بەڵام بەگشتی مەیدانەکە زۆر فراوانە ئەکرێت لە ناو دەرکەوتەترینیانە وەکو پانتایی وەکو فرەی شعرەکانی وەکو زاڵبوونی سۆشیال میدیا ناوی حکمەتی محەممەدی خەمیار هەورامی بەرین کە پانتایەکی زۆری مەدانەکە دیاری کردەوە و بەشێکی زۆر لە گۆرانی بێژەکانمان شعری خەمیان کردو بە گۆرانی لە نمونەی هەرە باشیانەکرێ کاک بەهرۆز بەڵخەیی بێ جوان ئەکرێ فەرزادی مەهدینیا بێ ئەکرێ گۆرانی بێژە میلەکانی تر بن و لە پاڵ ئەوە پێش ئەو دوای ئەویش کۆمەڵێک غەزەڵنووسی زۆر دیار و باشمەهن مامۆستا مومێنی یەزدان بەخش ناکرێ باز لە غەزەڵی هەورامی بکەی و باز بەسەر ناوی ئەوە بەیگەر باز بن بەسەر ناوی مومێنی یەزدان بەخشە و وایە باز لە چوونە سەرمانگ بکەین و ناوی ئارمسترۆنگمان لەبیر بچێ و هەروەها مامۆستا یوسفی ڕسوڵ ئابادی کاک سعدی غەریبی مامۆستا جەماڵی قادرپور و هەروەها کاک فەیسەڵی هیدایەتی و هەروەها کاک عەباسی غەریبی و هە زۆرن ینی من ترسی ناومان لەبیر بچێن لە ناو خانمەکانە سەردەمێک جوانی ڕەحیمی کە ئێستا باش دەقی نوێ وەگرتوێتی غەزەڵی زۆر باشی ئەنووسی مەهوەشی دروستکار غەزەڵی زۆر باشی ئەنووسی خاتوونێک بە ناوی هانەوە غەزەڵی زۆر باشی ئەنووسی خاتوونێک بە ناوی فائیزەی سوهراوی غەزەڵی زۆر باشی ئەنووسی بەشێکیان ئێستا بایان داوەتەوە بەلای شعری نوێ و بەشێکێتریشان ئێستا بە بەردەوامی ئەنووسن و لە گۆڕەپانەکە هەن پس باشە بۆچی باڵی غەزەل نووسی و لە ڕۆژهەڵاتەوە ئەو شەوقە جوانی هەیە بۆ لە ئەو بەشەی هەورامانی با بڵێن ئەمدی و کەمترمان هەیە هەڵبەتە من نازانم لە زۆر لە ئەدەبیات شارەزانی مشتی جوانی خۆشت هەیە بەڵام زیاتر شەیری ئازاد و هەنێک جاریش وردە غەزەلێک و ئەبزانم ئەنووسی ڕاستیە توانە و حوسەڵە و تااقەت و دۆخێکی زۆر تایبەتە پرسی غەزەڵ نووسین چ لە ڕووی ناوەڕک و ئەو ئەحساسە ویژدانیوە چ لە ڕووی فۆرمەکەشەوە ینی بەجددی قورسە تۆ لە یەک کاتا بە تایبەت دۆخی عروزی عەرەبیەکەی مەسەن کێشی ڕەمەل و هەزەج و مزارع و ئانە بناسی جێیان کەیتەوە قاڵبەکانی مامەڵەکردنە لەگەڵ بچووکترین لەحزە و دەنگ و کەرتکردن و بڕگە و با بڵێن بزوێن و نەبزوێن و هێش و کۆنسۆنانت و جۆرەکانی قافیە و سەر و خواردکردن ینی بەموو لیلا بدەی لەنگ دەرەچێت جا لێرەش هەندێک محاولە هەیە بەڵام بە جۆرە لە جۆرەکان توانم بڵێم دەقی نەگرتووە قاڵبی نەگرتووە هەندێک محاولی زۆر باشی مامۆستا هومایون ساحیبەیە کە کراوە بە گۆرانی جارجار مثلا لای کاکسیروانی لوهانی بە هاوبەشی لەگەڵ مامۆستا حەمە شەریف عەلی ڕەمایی شعرێکیان هەبوو کناچێ مەلە نەک باوانەوە بە هەناسە و من شێوی و فەڵک جارێ فرسم و بۆ بابەختەوە نەلێژی و بڕێک محاولی لێو جۆرە هەیە وەڵام هێشتا دەقی نەگرتووە ئەوەی کە گرنگە لە ڕۆژهەڵاتە من پێم وایە پەیوەندی بەوە هەیە خۆیان کارگای دروستکردن یا با بڵین فێربوونی شعریانەیە مەسەن خەمیار و برادەرەکان کۆ بنەوە بە یەکەوە بۆنەوەی تازەیان بۆ جیلی تازەیە بۆ هاوسەردەمەکانی خۆیان فێرکاری عروزی عەرەبی خوێنن ینی بە وردی کێشەکان بڕگەکان پیتەکان سەر و خواردنی ئەوە خوێنن اینجا بە جۆرە لە جۆرەکان حرەکەی تەرجەمە و هێزی تەرجەمە و باگراوەندی سعدی و مەسەلەن ئەوانە و مەولانە و هەمووانە بۆ ئەوان باشتر شۆڕ بۆتەوە بە جۆرە لە جۆرەکان توانم بڵێم پێیگرتووە و چوزانم مۆدێلێکی زۆر باش وڵاتێکی خۆشحاڵیە کە باز دێتە سەر ئەدەبیات هەمیشە بەراوردکاریەک دەکرێت لە نێوان شعری کۆن و نوێدا ئەو جیاوازیە چۆن دەبینی؟ لە ڕاستیە وەکو ئەڵێن شاعیر کوڕی سەردەمەکەی خۆیەتی ئەبێ هاو سەردەمی خۆی ڕاستە و خۆ گوزارش لەو دۆخە بکە کە لەو سەردەمانە پرسیارەکە زۆر بەجێ بە نسبەت ئەوە کە ئێمە لە ناو غەزەڵی نوێی هەورامێت جاران وا باو بوو یا ئەسەش هەروایە دۆخەکە دۆخی نوێ با بڵێن کە تەسەوری نوێ دیدی نوێ فۆرمی نوێشی پێویستە لە ناو غەزەڵی هەورامەیە کە غەزەڵ نوێ ئەکرێتەوە هەندێک محاولە هەیە بۆ تازەکردنەوە لای یەک لەو دۆستانە بە ناوی سەروەژ محاولەی تێپەڕکردنی ئەو بەحرە کۆنان هەیە مەسەن بەگشتی وا باوەیان وا نوێنراوە ئێمە زیاتر لەسەر کێشی
ڕەمەل و هەزەر نووسین ینی سەروەژ هەمیشە هەوڵەدا جۆرێک لە تازەگەری بکە ئەو دۆخە تێپەڕێنێ یعنی ئەو قاڵبە تێپەڕکە خۆی قاڵبی تازەتر دروستکە و مەحاوەلەی زیاتر بکە لەناو ناوەڕۆکە من پێشتر ئاماژەم بەوەیە غەزەڵ زیاتر دۆخێکی عاشقانەیە بەڵام مەسەلای لای جەماڵی قادرپور باز لە مەرگ و باز لە تەنیایی و باز لە بەجۆرێ لە جۆرەکان داد و بێداد بەدەستگردوونە و ئەوانە هەیە مەسن حتا پرسی کۆڵبەری پرسی هەژاری پرسی نەهامەتەکان هاتوونەتە ناو غەزەڵی نوێوە تام و بۆ یەکی تازەی هەورامیانەی نوێگەرانیان پێیاوە ئەوەی پێ ئەوترێت سۆسیۆلۆژیای ئەدەب یا کۆمەڵاسی ئەدەب ئێمە ئەتوانین ڕەهەندێکی زۆر باشی لێ وەرگرین و لە ڕێگەیە و بتوانین دەقی غەزەڵی نوێی پێ بخوێنینەوە چونکە بە جۆرە لە جۆرەکان ئەو جۆرە لە نوێگەریتە هاتوۆتە ئاراوە یاخوا دەست خۆش ماساسێ لەو کاتی مامانەمێمەش ئەگەر هاوکار پرسیارەتی نەما بە بیکەمە کۆتا پرسیار و ئەگەر شتێکی خۆت پێ لە بیرمان کرد بە یا گرنگ بێ لەسەر غەزەل بوترێ کاریگەری غەزەلی نوێی هەورامی یان ئەو شۆڕشە نوێی لە غەزەلی نوێی هەورامی ئاکرێ لە شعری هەورامی ئاکرێ چ کاریگەریەکی ڕاستەوخۆی بە لەسەر غەزەلی کوردی یاخود ئەدەبیاتی کوردی بەگشتی لە مەیدانەکان فراوانتر لە دەرەوەی سنوورەکانی هەورامی لێت ناشارنەوە ئەگەر بە قۆڵی و بە وردی سەرنجی بێن ئەتوانێت کاریگەریەکی زۆر باش بەجێ بێڵێ بەڵام دووشت لەمپەرن لەسەر ئەوەی کە بەسەر ساحە کوردیەکە یا بەگشتی کە بتوانێت کاریگەرەکە جێبێڵێ یەکەمیان موزوعی تەرجەمەکردنە و تێنەگەشتنە لە با بڵین سۆرانی و کرمانجەکان ینی بە قورسی ئەتوانن لە هەورامەکە تێبگەن دوو موزوعی سنوورە ینی جۆرە لە سنوور ئەگەر چی ئێستا بەهۆی سۆشیال میدیا و سنوورەکان تۆزێ ئەوە نەماون بەڵام بە جۆرە لە جۆرەکان مەسن کۆڕ و کۆنفرانس و تێکەڵاو بوون و هاتوو شەو ئەمانە تۆزێکە من ئەگینا بەجددی ئەتوانێ کاریگەریەکی زۆر باش دابنێ وەک چۆن لە سەردەمی ئەو سایە مەسەرەن مەولەوی بێسارانی کاریگەریکی باشیان بەجێ هێشتوە تا شاری نوێی کوردی سۆرانی هاتووە بەڵام لە ئەسا ئەو دوو دۆخە لەمپەرن بە ئەوەش بڵێم غەزەڵی هەورامی ڕەهەندێکی قوڵی تایبەتی هەیە پێیەکی لە نێوان کۆنایە و پێیەکی تری لە ناوان ئێستاە ڕەهەندێکی زۆر تایبەت و قوڵە بە زمانێکی زۆر باش و پارا و تایبەت بنیاد مناوە کێشەکانی زۆر تایبەتن مۆسیقای ناوەوە مۆسیقای دەرەوە وێنەی ڕەوانبێژی حتا لە بڕێک جارە لای زۆرێک لەو شاعرانەی کە باسم کردوون بڕۆکە کاک شوێنبەر وێنەی وا ئەکەوی ینی بە جۆرە لە جۆرەکانی وێنەی نییە دووبارە بوونەوەی نییە حتا من لەوانەیە زۆر جایژەم وەکو مبالغە دەرکەوێت ینی بەروێنەی وایەکەی ئەگەر مەولەوی تێپەڕ نەکرد بێ ڕێک لە ئاستی مەولەویایە چن مێوەدەیم و سەرکەلی داخیوە تا شەراب چانەی زیاتر پێی تا سەما بۆرێمە لە شەراب و مێوەدەیم و سەرکەلی و چوزانم ئەمانە بە جۆرە لە جۆرەکان دروستکردنی وێنەیەکی لەو جۆرە هەر لە توانا و کەسێتی و تایبەتمەندی کەسێکی وەکو خەمیارایە سەردەمێکە بێسارانی ئەڵێ چنار نەماز و باڵاو دیار بۆ دەگوە بای شەماڵ هەلارار بۆ سادی غەریبی وەختێ دەست وایە و گەڵا ئاماسەما بۆرێمەلە مثلا سعدی غەریبی لە موزوعی چنارەکە یادا بزیێرە وەروبەرەی من ئارزوو چناریمە باشە سەر لە نوێ بەکارهێنانەوەی چنارە بەڵام بە مۆدیلێکی زۆر تازە و زۆر نوێ ژەرەش ئاسار ڕەوتێکەرە چن تاسە و لنجە و لایانیمە هەنی ئەم جۆرە لە توانا و پێکهاتە و تااقەت و حوسڵە بەڕاستی هەر لە خۆیان دێ و ئەمە مجاملە نییە ئەوەندە توانم بڵێم دیدێکی شیکاری یان با بڵێم ڕخنەیە یاخوا دەست خۆش ماوەساسێ فاروق شارەزای ئەدەبیاتی کوردی لەم تۆرێ لەگەڵ مامی سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکان سپاسکان خۆش بێخوا.